الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، خوای دروستکاری کاربەجێ کە مرۆڤی دروست کردووە لە ناو ناخی هەر مرۆڤێکدا پێویست بوون بە کەسانی تر هەیە. لە ڕووی دەرونیەوە هەموو ئەوانەی کەوا دەروون دروستن ناتوانن خۆیان لە کۆمەڵگادا ببڕن، بۆیە ئەوانەی کە تووشی نەخۆشیە دەرونیەکان دەبن خوای گەورە بمان پارێزێ و شیفای نەخۆشانی دەرونیش بدا. یەکێک لە نیشانەکانیان ئەوەیە بە تێکەڵبوون لەگەڵ خەڵکیدا خۆشحاڵ نین، خۆیان دوورە پەرێز دەگرن. هەروەها سیاسەتی دیکتاتۆرەکان و ستەمکارەکان ئەوەیە کاتێک کە نایارەکانیان دەگرن لە زیندانی تاکە کەسادایان دەنێن. زیندان خوابمان پارێزێ ئەوانش کەوا بە ناحەق زیندانن خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکاتەوە و ئازادیان پێ ببەخشێ. زیندان کە هەمووی ناڕەحەتە، بەڵام سەختترین ئازار و ئەشکەنجەی ناو زیندان ئەوەیە کە زیندانیەکە لە ژوورێکی بچووکی تاکە کەسیدا بێ و لە ناو خەڵکانە بێ. هەروەها سەختترین ئازاری دەرونی ئەوەیە کە ئینسان وای لێبێ متمانەی بە هیچ کەسێک نەبێ و حەز بە تێکەڵاوی هیچ کەسێک نەکە. بۆیە مرۆڤ لە ڕووی دەرونیەوە پێویستی بە کەسانی ترە، پێویستی بە تێکەڵبوون لەگەڵ خەڵکانی ترە. هەروەها پێداویستیەکانی ژیانیش خوای پەروەردگاری کاربەجێ وای زەوی سازاندووە، ژیانی سەر زەوی بەو شێوەیە دێو دەڕوا کە هەر یەکەمان ناتوانین تەواوی پێداویستیەکانی خۆمان دابین بکەین. هەر یەکێک لە ئێمە پێویستی بە کەسانی ترە کە پێداویستیەکانی ژیانی بۆ دابین بکە و ئەمیش بەشێک لە پێداویستیەکانی ژیانی خەڵک دابین بکە. بەڵام لەناو ئەو هەموو خەڵکەی کە ئێمە لەگەڵیان تێکەڵاوین و پێویستیمان پێیانە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی پێداویستی ژیانەوە، هەندێک خەڵکی تر هەن زۆر لێمان نزیکن و لێیان نزیکین کە لە کوردەواریدا پێی دەوترێ برادەر، هاوڕێ، ئاشنا. وشەی ئاشناش زۆر وشەیەکی ڕەسەنی کوردی جوانە، واتە ئاشنا و شارەزای بە کەسی بەرامبەر. هەستت بۆی هەیە و هەستی بۆت هەیە کە لە یەک نزیک بوونێک لە نێوانتاندا هەیە. ئەمانە لە ناو کۆمەڵێک خەڵکە کە لە ناویاندا دەژی زیاد لە هەمویان لێت نزیکن، هەمومان ئەوەمان هەیە. تۆ لەو گەڕەکەی کە تیا دەژی، لەو گوندەی تێیدا دەژی، لەو شارۆچکە و شاری تێیدا دەژی، لەو فەرمانگەیدا کاری لێ دەکەی، لەو کۆمپانیایی فەرمانبەر و کارمەندی تێیدا کە ئەگەر 1000 کەسی لێبێ سەیرەکەی لەگەڵ 5 کەس 10 کەسیاندا لە هەمویان زیاتر نزیکی کە هاوڕێکانتن، ئاشنا و برادەرەکانتن. لە قورئاندا وشەی هاوڕێ بە چەند ناوێک هاتووە. لەم وتارەدا بەویستی خوای پەروەردگار یەک ناویان وەردەگرین کە وشەی ساحیبە. ساحب بە کوردی خۆمان واتە هاودەم، ئەو کەسەی هاودەمتە. هاودەمی شوێنی کارتە، لە شوێنی کارکردنت لە فەرمانگەیەکی حکومیدا بێ یان لە کۆمپانیایەک و شوێنێکی کارکردنی تایبەتدا بێ، تۆ سەیردەکەی کەسانێک هەن، کەسێک، دوو کەس، سێ کەس هەیە زۆر هاودەمیانی و هاودەمتن. ئەوە ساحیبی پێدەوترێت لە قورئاندا. هەروەها لە شوێندا، هەروەها لە سەفەردا. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە لە سوورەتی ئەتەوبە ئایەتی 40 لە باسی کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر دەفەرمێ إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. کاتێک کە بە هاوڕێکەی وت خەممەخۆ، دڵنیا بە ئێمە پەروەردگارمان لەگەڵدایە. إذ يقول لصاحبه، بە هاودەمی ناو ئەشکەوتەکەی وت، بە هاودەمی سەفەرەکەی وت. واتە ئیمامی ئەبوو بەکر هاودەمی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لەو ڕێگای سەختی نێوانی مەککە و مەدینە بە قاچاخەڕێدا لە ڕێگایەکی پڕ مەترسی و پڕکەمیندا. هەروەها هاودەمی بوو لە تەنهایی ناو ئەشکەوتەکەدا. دوای تەوحید پەروەردگار لە سوورەتی ئەنیسا ئاەتی 36 ئامۆژگاریمان دەکا ئاگامان لە 10 کەس بێ و چاکەیان لەگەڵدا بکەین.
سبحان الله لبركة أم قرآن وأم إسلام بس إسلام أميت يدايا بس لقرآن أو الدز دكوه ليق آية بل تنها ليق آية آية سيوششي سورة النساء پروردگار ئاماژە بەوە دەکات دەفەرمێ ئەگەر یەکێ لێی پرسی ئیسلام چییە بەڕوون و ڕاشکاوی دەتوانی بڵێ ئیسلام دوو شتە ئەڵڵا پەرستی لەگەڵ خەڵک دۆستی خەڵک خوا زۆر دەپەرستن لەسەر زەویدا بەڵام ئەو پەروەردگارەی کە تەنها ئەو شایانی پەرستنە ئەڵڵایە اعبدوا الله ولا تشركوا به شيئا الله بپەرستە بەندایەتی بۆ بکە بەڵام نابێ هاوبەشیشی بۆ بڕیاردەی ئەوە تەوحیدە ئەمە دوو تای تەرازوویەکن ئەم لای تەوحیدە ئەم لاشی خەڵک دۆستیە خواویستی خەڵک دۆستی ئیسلام ئەوە پێناسەکەیەتی بۆیە ئەو کەسانەی کەوا خۆیان بە ئەهلی تەوحید و یەکتاپەرستی دەزانن ئەبێت لە هەموو کەس زیاتر خەڵک دۆست بن ئەوە قسەی من نییە قسەی قورئانە لە سوورەتی ئەننیسا ئایەتی 36 پەروەردگار دەفەرمێ دوای ئەوەی فەرمانم پێکردوون کە ئەڵڵا بەتاک و تەنها بپەرستن و هاوبەشی بۆ بڕیار نەدەن هیچ جۆرە هاوبەشێک ئاگاتان لێبێ ئەم دەکەسە نابێ خراپەیان لەگەڵ بکەی ئەوە هەر هیچ نابێ خراپەیان لەگەڵ بکەی ئەبێ لەگەڵیشیانە زۆر باش بی بە دووشت یەک ئاگاد لە دڵیان بێ ئاگاد لە دڵیان بێ دڵیان نەشکێنی دوو لە کاتی پێویستە هاوکاریان بی دەستی هاوکاریان بۆ درێژکەی ئەو دەکەسەش یەکەم و دووەم دایک و باوک ئەلوالیدەین سێیەم کەس ذی القوربا خزمەکانت چوارەم ئەلیەتامە منداڵانی نازداری بێباوک پێنجەم ئەلمەساکین ئەو کەسانەی نەدبوو نەدار و هەژارن ئاگاد لە دڵی هەژار بێ دڵی نەتەزێنی ئاگاد لێبێ کە محتاجی و احتیاجیت پێوە بینی دەستی هاوکاری بە ئەندازەی توانە بۆ درێژکە شەشەم ئەلجاری ذی القوربا ئەو دراوسەیەی کە خزمتە حەوتەم ئەلجاری الجونوبی ئەو دراوسەیەی کەوا بێگانەیە و لێت دوورە هەشتم الصاحب بالجنب الصاحب بالجنب ئەو هاوڕێ و هاودەمەی زۆر لێ نزیکە و جەنب واتە لە تەنیشتەوەیە نۆیەم وەبنی السەبیل ئەو کەسەی کەوا کوڕی ڕێگایە واتە ڕێبوارە ئەو کەسەی کەوا ڕێبوارێکی نەشارەزایە نابێن نەک ئازاری بدەی نەگاڵتەی پێ بکەی نەگاڵتە بە لەهجە و قسەکردن و جلوبەرگی بکەی هەروەها تعلیق و توانجی لێ بدەی و پاشان سەری لێ تێک بدەی کە لە شوێنێک دەپرسێ بە گاڵتە پێکردنەوە بینێری بۆ شوێنێکی تر کە ئەمە هەمووی حرامە هەروەها ئەو ئیبن السەبیلە ئەو کوڕی ڕێگایە ئەگەر پێویستی بە هاوکاری و بوو لێ قەوماو بوو گیرفانی بەتاڵ بوو پێویستە هاوکاری بکەی ڕێنمایی بکەی دڵدانەوەی بکەی هەر کەسێک بێ هەر ئاینێکی هەبێ بەڵام سەیری وشەکانی قورئان کە نافەرمێ ئیبن الطەریق ئیبن الطەریق واتە نەعوذ بالله ئینسانی زۆڵ ئینسانی فێڵباز ئینسانی تەڵەکەچی ئیبن السەبیل واتە ئەو کەسەی ڕێگاڕوونە سەبیل لەگەڵ طەریقە فەرق و جیاوازیان زۆرە ئەو کەسەی کەوا دڵنیای کەسێکی چاکە سەلامەتە بەکاری یاسایی هاتۆتە وڵاتەوە شارەکەتەوە ئەمە دەتوانی دەستی هاوکاری بۆ درێژکەی بەڵام تو هەر کەسێکت بینی نامۆ نەناسراو ناکرێ بیهێنێ ماڵەکەی خۆتەوە نازانی ئەمە ئیبن الطەریقە یان ئیبن السەبیلە ئەبێ ئیبن السەبیل بێ دڵنیابی لەوەی کە تووشی زەحمەت و ناڕەحەتی نابی بەهۆی ئەوەوە تۆ کابرایەکە لە حکومەت قاچاخە لە ڕێکخراوێکی غیرە حکومی و دش بە حکومەتدایە بەیانی ئاسایش بێ لە ماڵەکەتا کەسێکی ئاوا بگرێ وەڵام ماڵوێران دەبی هەتا عوزر دێنیتەوە کەوڵت دەچێتە دەباخانە بۆیە ئیبن السەبیل ئەو ڕێبوارەی کە دڵنیای کەسێکی بەڕێزە کەسێکی لێ قەوماوە کەسێکە دوور لە ئاژاوە و خراپەیە نابێت نەک گاڵتەی پێ بکەی دەبێت هاوکاریشی بی دەبێت دڵی ڕاگری دڵی نەشکێنی خاڵی دێم وما مەلەکەت ئەیمانوکم کەسی دێم کە ئاگاد لێ بێ هەم دڵی ڕابگرە و دڵی مەشکێنە هەم هاوکار و هاودەمی بە ئەو کەسانن کە خزمەتکاری ماڵەکانتانن زۆر کەسی سەرمایەدار هەیە هەبوو هەیە کەوا خزمەتکاریان لە ماڵەوە هەیە خەڵکی وڵاتانی ترن
تکاتان لێ دەکەم ئەمە نەسی قورئانە مەڵێ هەر دینێکی هەیە هەر مەزهەبێکی هەیە هەر چیەکی هەیە ڕەنگی چۆنە پێستی چۆنە خەڵکی چ وڵات و سنوورێکی جوغرافیا واجبە دڵی ڕابگری و دڵی نەشکێنی و گاڵتەی پێ نەکەی و ئەوەی خواردت لەوە دەرخواردی بدەی وەلەو جلوبەرگەی دەیپۆشی لەگەڵ خۆتا جلوبەرگی بۆ بکەی و ڕێز و حرمەتی وەکو منداڵەکانی خۆت لێ بگری بە چاوی سووک تەماشای نەکەی بڵێ ئەوە خزمەتکارێکە و چەم بوێ پێی دەکەم نەخێر ئەو کەسانش کەوا ژێردەستەتن لە ماڵەکەتا خزمەتکارن لە کۆمپانیاکەتا کرێکارن لە دوکانەکەتا شاگردن ئەبێ ئاگال لە دڵیان بێ ئاگادڕ لە ڕێز و کەرامەتیان بێ لە کاتی پێویستیشدا هاوکاریان بی جا لەو کەسەی کەوا قورئان ئاماژەی پێکردن بابەتی وتارەکەی ئێمە باسی هاوڕێیەتیە الصاحبی بالجەنب وشەی صاحبی بەکارهێنا ئەو کەسەی بەردەوام هاودەمتە و لە تەنیشتەوەیە زانایانی تەفسیر دەفەرمون توێژەرانی قورئان مەبەست لێی هاوسەری ژیانە چونکە هاوژینەکەت بۆ پیا و ژنەکەی بۆ ژن پیاوەکەی لە هەموو کەس لێ نزیکترە دایمە لە تەنیشتەوەیە لە شەو و لە ڕۆژدا ئەو کەسە خوا دەفەرمێ زۆر ئاگاد لێ بێ هەم دڵی ڕاگرا هەم هاوکاری بە هەم بەڕێز بە لەگەڵیدا هەروەها دەفەرمون الصاحبی بالجەنب هاوڕێی سەفەرە کە لە سەفەرە لەگەڵ تایە و ئەوە تا لەناو ئەو هەموو خەڵکەیە بەردەوام ئەگەر لە بازاڕە بەیەکەوە بڕۆن چاوێک لە سەرێتی لێت دوور نەکەوێتەوە لێت بزر نەبێ هەروەها ئەو کەسەش دەگرێتەوە کەوا لە کاتی هاتوچۆدا لە تەنیشتەوە دانیشتۆ دوانمونە لە پاسێکا دانیشتووی لە تەکسیەکە دانیشتووی لە فڕۆکەیەکە دانیشتووی تا ئەو ماوەیە نیو سعاتە سعاتێکە 10 سعاتە 20 سعاتە دەڕۆیت لەو شوێنەدا لە تەنیشتەوەیە ئەوە الصاحب بالجەنب قورئان باسی کردووە ئەبێ ئاگاد لێ بێ ڕێزی بگری شعوری بپارێزی گاڵتەی پێ نەکەی کارێک نەکەی دڵگرانی کەی بۆ نمونە بە قسەی زۆر واللهی من جار هەبووە تاوەڕکاتانی ڕێگەی هەولێرمان لێ قادەغە نەکرابوو زۆربەی کات بە پاس چووم کورسی تاکم هەڵبژاردووە کە لە تەنیشتەوە نەفەرێک نەبێت چونکە کەسانێک توش دەبی ئەو ڕێگایە 3 سعات ئەو بەردەوام قسە دەکا لەگەڵتا بەردەوام پرسیاری ورد و دریشت لێ دەکات نەخەزمتە نەناسیاوتە نەهاوڕێتە تەنها لەو مەسافەیەدا لە تەنیشتەوە دانیشتووە دەیەوێ ورد و دریشتی ژیانی تۆ بزانێ هەیە لە تەکسیەکە لە تەنیشتەوەیە ئەو 4 کەسەی بە شۆفێرەکەەوە کە لە تەکسیەکەدان ئەمانە وەصاحبی بالجەنبن نابێ زۆر قسە بکەن نابێ پرسیاری زۆر لە یەک بکەن نابێ باسی سیاسەتی دنیا بێنە ناو تەکسیەکەەوە بێدەنگ بۆ خۆت دانیشە لە مۆبایلەکەتا سەیری شتێک دەکەی پینێک دەخەیتە گوێتەوە بۆ خۆت بە تەنها خۆت گوێی لێ دەگری نابێ سەرنشینەکانی تەنیشتت ئازار دەی ئەم دینەی ئێمە چەند گەورەیە ئەوەی کەوا دەڵێن مافی مرۆڤی جیهانی و جاڕنامەی مافی مرۆڤ واللهی قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی النیساء لە ئاەتی 36 هەر دەکەسەکەی دیاری کردو بەس ئەمایەتە جێبەجێ بکرێ لەگەڵ تەوحیدەکەدا سەرفرازی دنیا و بەختەوەری قیامەت دەبی کە لە قورئانانە بێ لە هیچ شوێنێکی ترا بە چەندەها مجلدات و بەندی کتێبی لەسەر نووسراوە قورئان بە یەک ئاەت لە چەندێ ڕێکا بۆی کۆ کردوینەوە بەڵێ کەسانێک هەن هاودەمی شوێنەکەتن ولا تكن كصاحب الحوت لسورة القلم آياتي 48 پروردگار دەفەرمێ نەچی وەکو یونس پێغەمبەر بی سەلامی خوای لەسەر بێ لێرەدا ناوی یونس ناهێنێ دەفەرمە صاحب الحوت هاودەمی نەهەنگەکە هاودەمی حوتەکە بۆ چونکە ماوەیەک لە ناو دەمی نەهەنگەکەدا یونس مایەوە هەبوو بە هاودەمی هۆگری پەیدا کرد لەگەڵیدا بۆیە لەگەڵ ئاژەڵانیشدا لەم ئاەتەوە ڕێنماییمان دەکا خوای بە میهرەبان قورئانی پڕبەرەکەت و بەخشش کە لە ئاژەڵەکانیش بێزار مەبە کەسێک ئاژەڵدارە مەڕووماڵاتی هەیە شوانی دەکا صاحبیان بە یعنی خۆت بە هاوڕێیان بزانە لیان بێزار مەبە بە گۆچان لیان مەدە برسیان مەکە هەستیان ڕاگرە سۆزی ئەو ئاژەڵانش ڕاگرە ڕێزیان لێ بگرە خزمەتیان کە مافیان بدە صاحبە ئەوە ئەتا تەنانەت ئاژەڵێکیش بێ خوای پەروەردگار بە هاودەم ناوی هێناوە أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا لسورة الكهف آياتي نودا پروردگار باسی هاودەمانی ئەشکەوتەکە دەکا أصحاب الكهف هاوڕێیانی ئەشکەوت الرقيم ئەوانش کە نووسراوێکیان لەگەڵ دۆزرایەوە باس و بەسەرهاتی
ئەو گەنجانەی تێدا بوو کە لە پاشای ستەمکار و کافر هەڵاتە بوون و پەنایان بۆ پەروەردگار لەو ئەشکەوتەدا بردبوو. یان ئەڕەقیم ناوی ئەو شاخەیە کە ئەشکەوتەکەی تێدا بوو. ئەو قسانە هەمووی هەیە. بەڵێ ئەصحاب الکەهفی سەیری وشەکانی قورئانکەن، هاوڕێیانی ئەشکەوت. یعنی تۆ شوێنەکەش وەکو هاوڕێ دەبێت تەماشاکەی. ئێستا ئەوانە لە ئەشکەوتەکەدا بوون، خوا دەفەرمێ ئەوانە یارانی ئەشکەوتن، هاوڵانی ئەشکەوتن، هاودەمانی ئەشکەوتن. ئەم قورئانە بۆچی ئەم ناوەی بەکارهێنا؟ ئێمە لێرەوە فێری ژینگە دۆستی دەکا. دەفەرمێت لە هەر شوێنێک بووی چووی لەو شاخە ئەشکەوتێکی لێبوو شەوێک مایتەوە، خۆت بە هاودەمی ئەو ئەشکەوتە بزانە، بە پیسی بەجێ مەهێڵە، شتی لێ مەنووسە، بەردووداری مەشکێنە، درەختەکانی مەبڕەوە. تۆ هاودەمی ئەوی، تۆ هاوڕێی ئەوی، ئەبێ پێویستە ڕێژی ئەو ژینگەیە بگری کە تێیدای. ئەصحابی کەهف ئەوەمان فێر دەکا. کەسانێکن لە زینداندا دەبنە هاودەمت، وەکو لە سوورەتی یوسف لە ئاەتی 39 لە ئاەتی 41 دوو جار هاتووە یا صاحبەی سیجنی، ئەی هاودەمانی زیندانیم. لە ناو زیندانیاندا دوو کەس زۆر بوون بە هاودەمی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، کە لەگەڵ ئاینەکەیدا ناکۆک بوون، واتەوان بێباوەڕ بوون و لە دەستەی ستەمکاران و دەستەی پاشا بوون، بەڵام مادام لە سجنا کۆبووینەوە بەیەکەوە بوون بە هاودەمی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. یا صاحبەی سیجنی، هاوڕێیانی سجنیش زۆرن. زۆر کەس هەیە چەندەها ساڵە لە زمانی ڕژێمی گۆڕبەگۆڕی پێشوودا لە زیندان و ئەشکەنجەکانی بەعزدا بووە، ئێستاش علاقەی کۆمەڵایەتی و خێزانیان هەیە ژن و ژنخوازی لە نێوانیاندا دروست بووە کە ساڵانێک چەند مانگێک لە زیندانەکانی بەعزدا بەیەکەوە بوون. صاحبەی سجن، هاودەمی زیندانم. بۆیە ئەو کەسانش کە لە زینداندان ئەگەر کەسێکیان دەستکەوت لە ڕووی ئەخلاقەوە پاک بوو، با لەسەر دینیشن نەبێ، با هاودینیشن نەبێ و هاوبیر و باوەڕ نەبێ، ئەتوانی هاودەمی و هاوڕێیەتی لەگەڵا بکەی. چەند خاڵێکی گرنگ بەڕێزان لەسەر هاودەمی و هاوڕێیەتی باز دەکەم. یەکەم، ناسیاومان زۆرە، هاوڕێ و برادەری ڕاستەقینە کەمە. ئیمامی ئەعمەش یەکێکە لە زاناکان دەفەرمێ وەڵڵی سەردەمانێک خەڵکم بینیوە بە دوو مانگ جارێک یەکتریان بینیوە کە تووشی یەکتریش دەبوون بەس لێی دەپرسی حاڵت چۆنە، تەندروستیت چۆنە، گوزەرانت چۆنە، لە وردەکاریەکانی ژیانی نەدەپرسی. بەڵام ئەگەر پێویستی بە ماڵی هەبوویایە ئامادە بوو نیوەی ماڵەکەی پێ ببەخشێ. دوای ئەوە بە کەسانێک گەیشتم هەموو ڕۆژێ یەکتر دەبینن، هەموو ڕۆژێ یەکتر دەبینن و ئاگایان لە حاڵی یەکە. ئەگەر ڕۆژێک یەکتر نەبینن پرسیاری ورد و درشتی ژیانی لێ دەکات، تەنانەت مریشکی ماڵەکەشی. بەڵام دەفەرمێ ئەگەر پێویستی پێی هەبێ بۆ درهەمێک تێدا نییە، کە گەیشتە سەرلایەنی داواکاری و پێداویستی ژیان بۆ درهەمێک ئامادە نییە هاوکاری بێ. بۆیە ئەمڕۆ بەڕێزان دەکرێ بڵین ناسیاومان زۆرە، با ناسیاویشت زۆر بێ، لەگەڵ خەڵکا تێکەڵاو بۆ وەکو ناسیاوی، بەڵام موشەی هاودەم و هاوڕێی بۆ بەکار مەهێنە. وەڵڵاهی هاوڕێکان دەگمەنن وەکو مووی سپیل لە لاشەی گایەکی ڕەشداوایە. ناسیاوەکان زۆرن، بەڵام ئێمە ئەمڕۆ هەرچی مەرحەبایەکمان کرد لە مزگەوتە، لە بازاڕە، لە دایرەدا، لە خوێندنگا و زانکۆدا، ئەڵە فڵان کەس برادەرمە، فڵان کەس ئاشنامە، فڵان کەس دۆستمە. نە، ڕاستەقینە بڵێ فڵان کەس ناسیاومە. جاران لە پێشینانی ساڵحی ئەم ئومەتەدا ئەگەر کەسێک دۆستی کەسێک بوویایە، هاودەم و برادەری بوویایە، ئەگەر ناڕەحەتی بکردایە دەچوو داوای شتێکی لە خەڵکێکی تر دەکرد. بۆ نمونە قەرزی دەویست، ئەیوت 100,000 لەم پارەیە، $100 پێویستە، 100,000 دینارم پێویستە، ئەچوو لە کەسێکی قەرز دەکرد. ئەمە وەکو قسە پێوتن وابوو بە هاوڕێکەی، ئەمیش زۆر پێی ناڕەحەت دەبوو، ئەیگوت بەڕاستی قسەیەکی گەورەت پێوتم، بەردێکی گەورەت خستە سەر دڵم، تا من هەبووم تۆ چۆن ڕوود لە خەڵکینە، چاولێ ئەو کاتەوا بوو. ئێستاڵە کاکە بۆ هەموو شتێک لەگەڵم بۆ قسە و ئەوانە، بەڵام کە گەیشتە سەرلایەنی پێداویستی نەخێر لەگەڵتانیم. دەوە هەر حیسابی ناسیاوی وە بکە، حیسابی هاوڕێی بۆ مەکە. دووەم، لە تنگانەدا دۆستی ڕاست دەردەکەوێ. لە زانایەکیان پرسی، لە پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتیانیان پرسی، ئینسانێکی ژیر و دانا و بە ئەزمون، وتیان تۆ فڵان کەس خوا قەدر و حرمەتێکی لەناو خەڵکا پێ بەخشیوی، تخوا چەند هاوڕێت هەیە؟ یعنی وتیان لەوە چێ بڵێ 1000 هاوڕێم هەیە، کورە 10,000 هاوڕێم هەیە. فەرمی وەڵڵاهی نازانم.
وتیان لەبەر زۆریان نازانی وتی نەوەڵڵا لەبەر ئەوە نازانم چەند هاوڕێم هەیە چونکە سوپاس بۆ خوا ئێستا لەشم ساغە پارەم زۆرە ماڵم گەرم و گوڕە بێ کێشە و گرفت و دوژمنایەتیم کێشەم لەگەڵ کەسانێ ئێستا هەموو خەڵک هاوڕێمە بەڵام گرنگ ئەوەیە لە لێقەوماوی و لە هەژاریدا لەم دوو کاتەدا لێقەوماوی و هەژاری بۆ دەردەخات چەند کەس هاوڕێ ڕاستەقینەتە واللهی ڕاستە واللهی ڕاستە بەس لەو دوو کاتەدا ئەو کاتەی گیرفانت تێیدا نییە و هەژار کەوتووی قەرزار کەوتووی چەند کەس ئامادەیە دەستت بگرێ هاوڕێ ڕاستەقینەتە ئەو کاتەی تووشی گرفت و لێقەوماوی دەبی خەڵک دەبێتە ناحەز و ناکەسد چەند کەسی ڕاستەقینە دیفاعل لێ دەکا کە بوختانێکت بۆ کرا چەند کەس ڕاستەقینە هاوڕێتن و بڕوا بۆ بوختانە ناکەن هەر ئەوانت بۆ دەمێنێتەوە بۆیە زانانی ئێمە فەرمویانە ئەو دەستانەی لە سەرکەوتنە چەپڵەت بۆ لێ دەدەن پشتیان پێ مەبەستە ئەو دەستانەی لە کاتی سەرکەوتنە چەپڵەت بۆ لێ دەدەن بە هاوڕێیان مەزانە بەس ناسیاوتن بەخوا زۆر خەڵکمان بینی زۆر سەرۆکمان بینی خەڵک وەکو دۆشکە دەتەقیەوە کە قسەی دەکرد و چەپڵیان بۆ لێ دەدا بە سەدان خەڵک سەرەی دەگەڕ ڕسمێک و سێڵفێکیان لەگەڵا بگرێ ئێستا کەسیان بەدەورەوە نەما هیچ کەسیان بەدەورەوە نەماوە خەڵک هەموو وێنەکان دەسڕێتەوە ڕۆژگارێک ئەوانە کە وتاریان دەدا ئەو هەموو هەزاران خەڵکە لە کۆنگرەدا لە ساحەکاندا لە دانیشتەکاندا چەپڵەی بۆ لێ دەدان قەت دڵت خۆش نەبێ بەو دەستانەی لە کاتی سەرکەوتنا چەپڵەت بۆ لێ دەدەن ئەی دڵت بە کام دەستە خۆش بێ لەناو ئەو هەموو هەزاران دەستەدا خۆزگە چوار دەست هەبێ واتە دوو کەس هەبێ لە کاتی کەوتنا بنباڵت بگرن لەو کاتێک کە خەریشی دەکەوی دەست بخەنە ژێرباڵتەوە و نەهێڵن بە زەویەکە بکەوی ئەو دەستانە گرنگن کە هەڵت دەستێننەوە کە لە کاتێکا کەوتووی دەروونت وێرانە شکستت خواردووە ئازار دراوی دوژمنایەتی کراوی بوختانت بۆ کراوە نەبوو نەدار کەوتووی شکستت هێناوە لە کڕین و فرۆشتن و بازرگانیدا ئەو دەستانە بەهی خۆت بزانە کە هەڵت دەستێننەوە ئەو دەستانە بەهی خۆت بزانە کە فرمێسکەکانت دەسڕن کەوا دەست دەدەنە باڵت و ناهێڵن بکەوی خەم ئەوە نییە کە یەخەت بگرێ خەمباری ڕاستەقینە و مصیبەت ئەوەیە کەس نەبێ خەمەکەت لەگەڵ هەڵگرێ کەسێک شگ نەبەی دەردە دڵێکی ڕاستەقینەی خۆتی لا بکەی و بە ئەمانەتەوە بیپارێزێ ئەو مصیبەتی گەورەیە بەڕاستی بۆیە ئەو دەستانەی چەپڵەت بۆ لێ دەدەن بەهی خۆتیان مەزانە بەخوا ئەوانە کاتیە چونکە تۆ سەرکەوتووی هەزاران خەڵک هەیە لە سەرکەوتنا پیرۆزبایی لێ بکا و چەپڵەت بۆ لێدا زۆر دڵیان پێ خۆش مەکە پێشی بوغڕا مەبە لەوەچی هەر ئەو دەستانە بتێننەوە خوا لە ڕۆژێکی تر بەڵام ئەو دەستانە بپارێزە و هەوڵ بدە دوو دەست چوار دەست شەش دەست واتە سێ کەس هەبێ لە کاتی کەوتنە نەهێڵن بکەوی وەکە کەوتی هەڵستێننەوە بەڵێ بەڕێزان ئاگاداری ئەم خاڵەش بە مەرج نییە ئەوەی نەبوو بە هاوڕێت دوژمنت بێت مەرج نییە ئەوەی نەبوو بە هاوڕێت دوژمنت بێت لە کتێبی ئەلفەتح الڕەبانی ئیمامی شەوکانی ئەم قسە جوانەی هێناوە دەفەرمێ فیساگۆرس ئەو مرۆڤەی فیساگۆرس زانایەک و فەیلسوفێکی یۆنانی بووە قسەیەکی جوانی هەیە ئیمامی شەوکانی لە کتێبی ئەلفەتح الڕەبانیدا قسەکەی فیساگۆرسی هێناوە ئەڵێ فیساگۆرس وتوێتی ئەو مرۆڤەی بە ئەزمون تاقید کردوتەوە و بۆ دەرکەوتووە بۆ ئەوە ناشێ ببێ بە هاوڕێ و کەسی تایبەت لە ژیانتدا ئاگادار بە نەشیکەی بە دوژمن قسەی جوان هەر کەسێک کردی لێی وەرگرە ئیمامی شەوکانی هەزار ڕەحمەتی خوای لێبێ لە ئەلفەتح الڕەبانی کتێبەکەی خۆیدا ئەم قسەی فیساگۆرزی هێناوە ئەڵێ کەسێک لە ژیانە هەل بە خراپی ناودڵ نا بە گومانی خراپ نا بە ئەزمون بۆ دەرکەوت بە ئەزمون بۆ دەرکەوت ئەم کەسە بە کەڵکی پشپێبەستن نایە بە کەڵکی هاوڕێیەتی نایە تاقیت کردەوە لە تاقیکردنەوەکە دەرنەچوو لە تەنگانەدا لەگەڵن نەبوو بەس هاوڕێی پاروبادان و سەر سینی ڕازاوە بوو مادام لە تاقیکردنەوەکە دەرنەچوو بە هاوڕێ قبوڵی مەکە پشتی پێ مەبەستە بەڵام دەفەرمێ ئاگال لێبێ لە خۆشتی نەکەی بە دوژمن لە خۆشتی مەکە بە دوژمن ئەم قسەیە زۆر وردە گەمژەترین مرۆڤ دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ ئەوەیە
خەڵکی لە لای دوو بەشن. ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان ئامادەبووان بیسەران و بینەرانی ئەم وتارە گەمژەترین مرۆڤی سەر زەوی ئەو کەسەیە خەڵکی پۆلێن دەکات بەس بۆ دوو بەش، ئەڵێ یان هاوڕێ و دۆستمی یان دوژمنمی. نە، ژیر و عاقلی وەکو جەنابتان خەڵکی دابەش دەکات بۆ سێ پۆلێن. لە 190 ئەو مرۆڤانەی لەگەڵ تا دەژین و دایان بینی لە خزم و بێگانە، لە 190یان وا حساب بکەن نە هاوڕێ و دۆستن نە دوژمنتن، هەر ڕۆژانە کاروباری ئاسایی ژیانی خۆتیان لەگەڵ بەسەر دەبەی. لە 107یان ئەگە دۆزبن لەو 100 کەسە زۆر باشە، لە 107یان بە دۆستی ڕاستەقینەت بزانە بە ئەزمون و تاقیکردنەوە هەڵسەنگان بن کە بە کەڵکی ئاشنایەتی و دۆستایەتی و پشتیوانیکردن دێن. لە 103 دڵنیا بە دوژمنت هەر دەبێ. بەڵام تۆ مەیە خەڵکی ئەوەی کە کارێکت پێی بوو، ئەوەی کە خۆشە دویست کەوانە بوو بڵێ مادام بە کەڵکی دۆستایەتی منەهاتی لە سەنگەری دوژمنایەتی تەماشات دەکەم. ناوەڵڵا ئازیزانم دووبارەی دەکەمەوە، لە 190 ئەو خەڵکی ڕۆژانە بینی و تنوچاک و چۆنی و مامەڵە لەگەڵیان نابووە بەس حسابی ناساویان بۆ بکە، حسابی ناسیاو ڕێزی بگرە، لە 190ەکە ڕێزی بگرە، مەرحەبایی بکە، احترامی بگرە، بەڵام خۆشتی لێ بە دوور بگرە. ئەوەندە لی نزیک مەبەوە لە هەموو نهێنی و ئەسرارێکت ئاشکرا بێ و بیهێنێ سەر سفرەی و ماڵت، ئەبێ ئەوەشت ئاگا لێ بێ، بەڵام وای لێ مەکە بە دوژمنیشی بزانی و بە دوژمنت بزانێ. شەرنیە کە دۆستم نەبووی، شەرنیە دوژمنم بی، ئەتوانی وەکو هەموو عامی خەڵک ناسیایی و مەرحەبایی و ڕێز و حرمەت لە نێوانماندا بێ. کۆتایی وتارەکەم بە قسەیەکی جوانی دکتۆر عایز القەڕەنی لە کتێبی وەحی الذاکرەدا دێنم کە لە لاپەڕە 374 فەرموویەتی: تحويل العدو إلى صديق بالحكمة والرحمة يجده العظماء. گۆڕینی ناحەز نەیار بەیار، نەیارتە ڕقی لێتە چاوی پێت هەڵنایە کە بە دوو شت دەتوانی بیکەی بەیار و دۆست و خۆشەویستی خۆت. بالحکمە بەدانایی، زۆر بەدانایی قسەی لەگەڵ بکە. بەدانایی یعنی چی؟ بەڕێزەوە ناوی بێنە، تۆ لە پێشەوە سەلامی لێ بکە، هاتە مەدیسەوە شوێنەکەی خۆتی بۆ چۆڵکە، نەخۆش بوو سەردانی نەکردی تۆ سەردانی بکە، جەژن نەهات بۆ ماڵت تۆ بچۆ سەردانی بکە و بەڕوویەکی خۆش و دڵێکی سافەوە جەژنە پیرۆزەی لێ بکە. لە ڕێگادا تووشت دەبوو مۆڕەی لێ دەکردی تۆ سەلامێکی گەرم و گوڕ و زەردەخەنەیەکی جوانی بۆ بکە. ئەها بە حکمەت کردت بە دۆست، ئەو نەیارت بوو، ئەو نەیارت بوو کردت بەیار. وەڕەحمەتی بە میهرەبانی، دایمە چاوی میهرەبانیت هەبێ. بەخوا هەیە بە یەک ڕووی گرش دەتوانی لە خۆتی بکەی بە دوژمن، بەڵام بە یەک ڕوانین و چاوی میهرەبانانە و بزەیەکی جوان و سەلامێکی شیرین و بە زەینواندنەوە دەتوانی بیکەی بە یاری خۆت. منداڵەکەی لە کۆڵان بینی سەری ماچکە، لەگەڵ منداڵەکەی خۆتا بیگەیەنە قوتابخانە، چاوە لێ ئەوە ڕەحمەت و سۆزە، دراوسێتە، ناسیاوتە، شوێنی کارتە، چاوی بە تۆ هەڵنایە و نەیارە. ئینسانی عەظیم عایز القەڕەنی دەڵێت ئەمە پیشەی ئینسانە گەورەکانە، دایمە نەیارەکان بە دانایی و بە مەحەبەت و خۆشەویستی و بسۆزەوە دەکەن بە یاری خۆیان. بەڵام دەفەرمێ: وتحويل الصديق إلى العدو بالأذى يمارسه الحمق السفهاء. بە پێچەوانەوە کەسانێکی شەن دوول لە ڕووی جەنابتان دوول لە ئێوە کەسانی جێل و گەمژە و دەبەنگن، کەسانی کاڵفام و نەفامن، خەڵکێک کە یاریشیانە دۆستیشیانە بە قسەی تاڵ، بە ڕووی گرژ، بە خۆ بە زلزانین، بە دڵی ڕق و تەکەبور یار دەکەن بە نەیار، دۆست دەکەن بە دوژمن. ئەوە نیشانەی ئینسانی گەمژەیە، نیشانەی ئینسانی کەودەن و کاڵفام و تێنەگەیشتوو لە دنیاە. وەڵی کابرا ڕقی لێت نییە، وەڵا خۆشی دەوی، وەڵا ئامادەی هاوکاریت بکە، کەچی لە ڕێگا تووشی دەبێت تەکەبورێک دەنوێنێ و لولود لە حەوادەکە کابرا لە خۆ ڕقی لێت دەبێتەوە، بە ناوی خۆی ناوی دێنێ، ناڵە کاک فڵان کەس ڕێزی لێ ناگرێ، ئامادەنیە لە مەدیسێکا لە بەری هەستێ، احترامی بگرێ، ڕێز لە منداڵەکانی بگرێ، ڕێز لە دراوسێتی بگرێ. ئەمە نار نەبوو، وەڵا یار بوو، تۆی خۆش دەویست، کەچی بیلئەذا بەوەی کە ئازارتدا کردت بە دوژمنی خۆت. لە کۆتایی وتارەکەدا ئومێدەوارم کە ئینشاءڵڵا ئاگامان لە خۆمان بێ، کەسێک بین با ناسیاومان زۆر بێت، چونکە خەڵک پێویستی بە ئێمەیە و ئێمەش پێویستیمان بە خەڵکیە.
بەڵام ئاگاداری ئەوە بین هەموو ناسیاوەکانت بە هاودەمی خۆت مەزانە. وشەی صاحبمان لە قورئان وەرگرت کە ئەو شوێنانە کە لە قورئانەکە بۆی باس کرد بووین جارێکی گوێی لێ بگرنەوە ئینشاءڵڵا لێ وەرببنەوە و منیش وێوەش کاری پێ بکەین با هاوڕێکانمان هەڵبژاردە بن. بەڵام ئەو یاسایە ژوەرگرین بەڕێزان مەرج نییە ئەوەی هاوڕێمان نەبوو لە شوێنی هاو کارکردنەکەت جەنابەت لەگەڵ 50 کەسا کار دەکەی لە شەریکەیەکی لە کۆمپانیایەکی لە شوێنێکی کارکردنی لە فەرمانگەیەکی حکومی لە قوتابخانەیەکای لە نەخۆشخانەیەکە کار دەکەی 100 کەس لە دەورە تۆ لەگەڵ 5 گیانە هاوڕێی نزیکی کارێکی وا مەکە ئەو کەسانەی کەوا بێجگە لەو 5 کەسەی کە هاوڕێتن بە چاوی دوژمنایەتەوە سەیریان کەی ئەوانیش ڕێزیان لێ بگرە حرمەتیان لێ بگرە سەلام و کەلامت لەگەڵیان هەبێ بەڵام متمانەیان پێ مەکە بەڵام پشتیان پێ مەبەستە حیسابی ناسیاویان بۆ بکە بەڵام ئاگاد لێ بێ هیچ کەسێک لە خۆت مەکە بە دوژمن. ئینسانی گەورە ئینسانی دیندار ئینسانی ژیر و عاقڵ بەردەوام هەوڵ دەدا نەیارەکانی بکا بەیار خۆپارێزی شەلەوەی وەکو جێل و گەمژە و نەفام و کەودەن و دەبەنگەکان و کاڵفامەکان یارەکانیش بەڕەفتاری چەوت و چەوێڵ و ناپەسەندی بکا بە نەیار لە خۆی. بابەتێکی گرنگە بابەتی هاودەمی و هاوڕێیەتی داواکارم لە خوای پەروەردگار یا ئەڵڵاه ناسیاومان زۆرکەی و بە چەند هاوڕێی باشی شادمان کەی. یا ربی خوای خۆمان هاودەم و هاوڕێیەکی ڕاستەقینە بین بۆ ئەو کەسانی کە بە هاوڕێمان دەزانن و پشت و پەنای خۆیانمان دەزانن. یا ربی خوای ئێمەش کە تێکەڵاوی خەڵک بووین هاودەم و هاوڕێی باشمان دەستکەوێ لە نەیار و لە دوژمنان بمان پارێزی وەکو تاک وەکو خێزان وەکو منداڵ. یا ربی خوای دۆست و هاودەمی وڵاتی کوردستانیشمان زیاد کەی نەتەوەی کوردمان گەلی کوردمان وڵاتی کوردستانمان یار و دڵسۆزی زۆری هەبێ. خوای لە پیلانی دوژمنانی ئیسلام لە پیلانی دوژمنانی نەتەوە و خاچ کوردستانمان ئەم میلەتی کوردی ئێمە و میلەتانی موسڵمان پارێزی. یا ئەڵڵا یا شافی شیفای نەخۆشەکانمان بدەی دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی. یا ربی خوای منداڵەکانمان ساڵحکەی ئەوانەی ڕۆڵەیان نییە ئەولادی ساڵحیان پێ ببەخشی عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی. آمین 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 والحمد لله رب العالمين.